ڕاستی شتێکی جوانە وەکو زیادکردن بە بۆنەی زیاتر ئەم شوێنانەیە کە ئەکرێتەوە کافتریاکانیان شوێنی قاوە خواردنەوەیان کتێبخانەکان کە لەگەڵ کۆفی شۆپ پێکەوەن شتێکی جوانە کولتورێکی جوانە بۆ ئێمە تۆزێ تازەیە یعنی هەنێجار کە قاوا خۆی تۆڵە چێتێ خۆت مسەقف بکەی بەس شتەکە پەیوەندی بەوە نییە تۆ ڕۆژێک دەبێ ئەو ڕۆژە لەوانەیە زۆر هیلاک بیت پێویستە بەوە بێت قاوەیە بخۆیتەوە وەکو ئێنەرژی وەکو شتێکی تریش من ئێستا بەتەنیا هاتووم قاوەیەکە خۆم لە ئیشەوە هاتم تۆزە هیلاک بووم حەزم کرد قاوەیە بخۆمەوە قاوە شێوازێکی تازە لە نەکولتوری ئێمەیە نەک تازە با بڵێن بەڵام تازەگەریکی بەخۆ بینیوە لە چاوجارانە چونکە پێشووتە زیاتر با بڵێن چا زۆر بەکار هاتووە بەڵام ئێستا قاوەش خوراوە بەڵام ئێستا گۆڕانکاریکی زۆر هاتووە بەسەر قاوە خواردنە و ئەتوانێت بڵێ ستایلێکی تازەیە لەسەر جادەکان کە خەڵک دانیشێ خەڵکی ئەتوانێت قاوە بخوات و زۆر زۆریش لەخوا وەزابێت زۆر زۆر پێشکەوتوو بووە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی نەخۆشی شەکرەیە ئێمەوە کارمەندانی تەندروستی سۆران هەڵساین بە پشکنین لە نێو سەنتەری شاری سۆران بۆ هاوڵاتیان و ڕێنماییکردنیان لە خۆپاراستن لە نەخۆشی شەکرە و خەڵکەکەش ڕێنماییەکانی جێبەجێ کرد ئینشاءالله لە داهاتوو و هەر کەسێکیش پێویستی بی ئاگادارمان کردێتەوە کە سەردانی بن کە تەندروستیەکان یان نەخۆشخانەکان بکات بۆ ئەوەی زیاتر خزمەتی بکرێت و لە نەخۆشی شەکرە بپارێزرێت. دیارە مەبەستمان ئەوەیە کە لە بۆنە تەندروستیەکاندا ئاماژەیەکی گرنگمان هەبی کە هاوڵاتیان زیاتر پشکنین بە خۆیان بکەن زوو بە زوو پشکنین بە خۆیان بکەن بە تایبەتی ئەو نەخۆشە درێژە خایانانە بۆ نمونە وەکو شەکرە وەکو زەختی خوێن Они постоянно меняются, приезжают, уезжают. С 1912 по 1990 год. То есть весь 20 век. Магдевиль 60-го года — это вполне себе машина, которая вот срывает зрительские симпатии. Потому что огромные, легковой автомобиль, но весит больше 2 тонн, мощность 300 лошадиных сил и дизайн. И вот это хром, то есть во всем машина беспредел просто полнейший. И здорово, что у меня сегодня получилось выбраться на выставку «Моторы октября», но не стоит верить исключительно названию, потому что здесь автомобили совершенно разных марок, эпох, естественно, стран. Здесь есть британские, здесь американские. Советские, они какие-то родные прям. Было ощущение. И поскольку мне даже удалось в некоторых машинах посидеть, я чуть больше впитала в себя, как-то по ощущениям очень приятно, интересно вот это все трогать.